کریستیانەکانی شاروچکەی ئەنکاوە بەگشتی زۆر دڵخۆشن بە هەواڵی سەردانی پاپا فرانسیس پاپای ڤاتیکان بۆ هەرێمی کوردستان. ئەوان بەگشتی لە چاوەڕوانی ڕۆژی گەیشتنی پاپادان. خەڵک ینی بەڕاستی بۆ یەکەم جار کە گوێیان لەو شتە بوو کە پاپا سەردانی عێراق دەکا بەڕاستی خەبەرەکی شۆک بوو لەوێیان، چونکە قەت تەوەقعیان نەدەکرد کە پاپا بەخۆی بگاتە عێراق. لە چەند ساڵی ڕابردوو پاپایەکان چەند محاولەیان کردبوو بێنە عێراق، بەڵام بە هەر شێوازێک بی ئەم سەردانانە نەکەت نەڕێک، بەڵام ئەو جارەکە ئەم سەردانە تەرتیب کرا و ئەپروف کرا. ئێستا خەڵکی ئێرە زۆر دڵخۆشن و چاوەڕوانی ئەم سەردانە دەکەن. لە کریستیانەکان و خەڵکی ناو ئەنکاوە دەپرسین سەبارەت بە داواکاریەکانیان لە پاپا فرانسیس لەوبارەیە هاوڵاتیەک پێی وایە ئەوان داوا دەکەن کریستیانەکان چیتر کۆچ بۆ دەرەوەی وڵات نەکەن. ئەگەر قسە لەگەڵ کریستیانەکانی عێراق و هەولێر و ناوچەکانی تری عێراق بکات کە کۆچ بۆ دەرەوەی وڵات نەکەن، چونکە ئەمە وڵاتی کریستیان و موسڵمان و جووەکانە، هیوادارین کۆچ نەکەن و لە کوردستان و عێراق بمێننەوە. خەڵکێکی زۆر خۆیان ناونۆس کردووە بۆ بینینی پاپا فرانسیس و هەر لە ئێستادا ئامادەکاری بۆ ڕێوڕەسمی گەیشتنی پاپا فرانسیس دەکرێن. سيكون فيها لقاء خاص. بینینی پاپا دیدارێکی تایبەتە لە هەولێر لەگەڵ نوێشکەران و کەسایەتی ئاینیەکان لە یاریگای فرانسۆ هەرێری و بەدەیان هەزار کەس ئامادە دەبن. سەردانی پاپا بۆ هەولێر نامەیەکی ئەرێنی و ڕوونە بۆ جیهان کە گەلێک لەم ناوچەیە هەیە دەیەوێت بژێت و لێرە گەلێکی ئاشتی خواز هەیە و ئەو پاپای ئاشتی و خۆشەویستیە. بەپێی زانیاریەکان بەهۆی ئەوەی کە پێدەچێت خەڵکێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ناوچەکە بۆ لە نزیکەوە بینینی پاپا فرانسیس بگەنە هەولێر، بۆیە پێدەچێت ڕێوڕەسمەکان لەو بارەیەوە لە یاریگای نێودەوڵەتی فەرەنسا و هەرێری شاری هەولێر بەڕێوە بچەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، شاروچکەی ئەنکاوە.